سەبارەت بەما مەسرور بارزانانی لە ئەمریکا بەرگری لە مافی پێگاتەکان کرد و داوای لە کۆمەلگەی نێودەوڵەتی کرد مافی پێگاتەکان پێشێل نەکرێت. بۆ مەبەستا بەڕێز هیمداد سەباح سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەگەڵمانە. بەڕێز هیمداد سوپاس ماوە دەبووی بەڕێستان. سپاس بۆ دەرفەتە. سپاس بۆ تۆش بەخێر بی. مەسرور بارزانی با کۆمەلگەی نێودەوڵەتی وت دەبێت مافی پێگاتەکان پارێزراو بێت و مافیان پێشێل نەکرێت. ئێوە شەوڵێکتان داوە لە کۆنسوڵخانەکان سەردانیتان کردووە و پێتان وتون دەبێت مافەکانی ئەمە پێشێل نەکرێت. پێتان وایە ئەمە یەک بگرێتەوە بە بەهێزتر ینی داواکەرێکەوە دەربکەوێ و کاریگەری هەبێ؟ بەڵێ تامان پێشەکەی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەو سەردانەی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئەمریکا هەم بۆ کاروباری ناوەی هەرێمی کوردستان و هەم سەبارەت بە کە ئەو پێشێل کاریەی کرایە لە هەرێمی کوردستان دادگای فێدرالی عێراق سەبارەت بە پێکاتەکان و لەوێن دەردیفاعکردنی لەسەر پێکاتەکان بەڕاستی هەنگاوێکی گرنگە بە دەستخۆشی لێ دەکەین. بەڕاستی ئێمەش لێرانە وەکو پێکاتەکان نوێنەری پێکاتەکان چەند کۆڕ و کۆبنەوە و لەگەر نوێنەرانی وڵاتان و قۆنسولگەریەکاندا کرا. ئەو پێشێلکێریەی ئەمڕۆکە کە کرا لە هەرێمی کوردستان بە ڕێگای دادگای فێدرالی عێراق دەتوانین بلێن لە کەیەکی ڕەش دادگای فێدرالی عێراق هینایە سەرۆخۆی. باشە وێنەیەکی ناشرینی عێراق پیشانی کۆمەلگەی نێودەوڵەتی نایەت لەبەرەوەی کە پێکەوە ژیانی ینی کوشتووە لە عێراقا و لە هەرێمی کوردستانە و لەگەڵەوەش ینی تۆ پێویستە بۆی پێگاتەکان لە بڕیار دابن دەسەڵاتیان هەبێ مافی خۆیان بافیان دەستەبەر بێ. وێنەی عێراق ناشرینتر ناکە لای کۆمەلگەی نێودەوڵەتی. ئەکەیت وێنەی عێراق نەک ناشرینی کرد، زۆر ناشرینی کردووە، چونکە ئێمە دوای 2003 هەموو تەمەنای ئەوەمان دەکرد کە عێراقێکی فیدرالی تەعەدودی دیموکراتی بێ، مافی پێکاتەکان هەبێ، مافی مرۆڤی تێدا هەبێتن. تا ڕادەیەک ئەوە دەتوانین بڵێن عێراق بەلەو فرێ حزبی و بەڕێگای دەموکراسی ئەوانە، بەڵام مالەسەف ئەم ساڵانەی دوایی عێراق دەتوانین بڵێن بە ڕێگای دادگای محکەمەی ئیتیحادی ئەم جۆرە هەڵوێست و ئەم جۆرە قەرارانە عێراقی لە لیستەیەکی ڕەشدانا لە ناو کۆمەلگەی نێو دەوڵەتیدا. یعنی ئەمڕۆکە ئێمە لە هەرێمی کوردستان لە عێراق بەگشت پێکاتەکانەوە بە سەدەهان ساڵە لێرە ئێمە کە دەژین لەگەر برا کورد و مەسیحی و عەرەب و لایەنەکانی تر بە 1000 ساڵ زیاترە. ئێمە دەبێ مقەید و ئاگاداری ئەم پێکاتە بین، ئەم پەیوەندیانە بین، ئەم پێکەوە ژیانە بین. ئەمڕۆ ئەو پێکەوە ژیانەی بەرز ڕادەگرین ئێمە لە هەرێمی کوردستان و نمونەی ئەوە دەتوانین بلێن لە زۆر دەوڵەتان دانیە، حتا لە عێراق ئەو نمونەیە دانیە. بۆیە مالەسەف دادگای فێدرالی عێراق دەتوانین بڵێم لە تاریخ لەکەیەکی ڕەشی هینا سەرخۆی و دەیتوانی بە ڕێگای دوواداچوون ئەم هەموو جارە کە محکەمە دواخرا ئێمە بڕوامان وابوو کە داتای دقیق دەیەوێ وەرگری بۆ ئەوەی قەرارێکی تەندروست بداتن، بەڵام مالەسەف خۆی ئیسپات کرد کە ئەمە قەرارێکی سیاسیە، هیچ پەیوەندی ئەسڵەن بە بژێ و ژیانی یان بە مافی پێکاتە و یان مافی دەموکراسی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا نەیهێشت. بۆیە قەرارێکی سیاسیدا و قەرارێک بوو بەڕاستی زۆر غەڵەت بوو لە لای ئێمە و نەک تەنها لە لای ئێمە، بۆ هەموو کۆمەلگای نێودەوڵەتی کە بە دیاری خست محکەمەی فیدرالی عێراق لەژێر زەختی دەوڵەتی ئەقلیمی و لەژێر هێزە چەکداری و گروپ و ئایدۆلۆژیەکانە. زۆر باشە. لە عێراقدا ئەمە بۆ عێراق کۆتاکان ینی ئاساییە، حەڵالە. بۆچی لە هەرێمی کوردستانە حرامە؟ بۆچی لە هەرێمی کوردستان ئامانیە و لە عێراقا هەیە؟ خۆی کۆتا لە هەموو شوێنێک لە زۆر شوێندا باوی هەیە. ینی کۆتا یەکەم جار بۆ ئافرەت دانراوە کە مقارنە لە نێوان دوایەوە گەشەی پێدراوە بۆ ئەم نەتەوانە هاتووە کە عەدەدیان کەمە، ڕێژەیان کەمە. ئەنی ئەگەر کۆتاکان نەبێ ناتوان بچنە پەرلەمان. ئەمە غەدرکردن نییە لە ئێوە؟ تەبان غەدرکردنە. ئێستا ئەوانە ئیستناد لەسەر چ ئەوەیان کردووە؟ ئیستناد لەسەر
یاسای یەکی ساڵی 1992 ئەنجومەنی نیشتیمانی کوردستان کە دەڵێ ئەنجومەنی نیشتیمانی کوردستان پێک هاتووە لە 100 کورسی یان لە 100 کورسی کەمتر نەبێ و بۆ هەر کورسیەک 30,000 دەنگی پێویستە. بەڵام ئەو یاسایە ئەو کاتی پێکاتەی تورکمانی تێدا نەبوو و بە ڕێگای با بڵێن لیستەکانی بەرەی کوردستانیەوە برا مەسیحیەکان بەشداری ئەم هەڵبژاردنەیان کردبوو. لە 2004 بە قەراری سیاسی 11 کورسی دانرا بەرام بە قەرارێکی سیاسی بوو تورکمان بەشداری کرد. بەڵام لە 2009 بە شێوەیەکی ڕسمی بە یاسای هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان بە یاسا ئەمە جێگیر کرا کە ڕێژەی کورسی پەرلەمانی کوردستان بوو بە 111 کورسی 5 بۆ تورکمان 5 بۆ برا مەسیحیەکان یەکیش بۆ ئەرمەن. من یەکەم جار لەو تەلەڤیزیۆنە لە کەناڵی 24 وتم ئەم قەرارە ئەگەر دەربچێ بەس تەنها تورکمان و برا ئەرمەنەکان نییە 6 کورسی نییە برا مەسیحەکانیش دەگرێتەوە. یعنی مالەسەف ئێمەش هەندێک خەتامان یانیش با بڵێن بێبا ئاگا و بێبڕوا بوون لەو کێشەیە چونکو برا مەسیحیەکان هەوایان دەزانی بەس تورکمانە بەڵام نەیان دەزانی هەر 11 کورسی بە یەک جار. بۆیە من باوەڕم بەوەیە ئێمە دەبایە تەنسیقاتێکی زۆر باشمان بکرد بە لەگەر محکەمەی فیدرالی عێراقی کە نوێنەرمان هەبا محامیمان هەبا مالەسەف ئەو تشتانە نەکرا بەڕاستی. بەڵام دیسان لەگەر ئەوەشدا محکەمەی فیدرالی عێراق کە بەرزترین محکەمەیە لە عێراق و تەنها بۆ یەکلاییکردنەوەی دەستور و قەوانینە. بەڵام ئێستا محکەمەی فیدرالی عێراق ئێمە دەڵێن جەندرمە وەکو بوویتە جەندرمەیەک جێگای تەنفیزی گرتەوە جێگای تەشریعی کردەوە سەرۆکی پەرلەمان دەنێرتەوە ماڵێ قەراری جیا دەداتن. ئەسڵەن محکەمەی ئیتیحادی عێراقیشی لە ئەمریکا دروست کردووە هەر بە پرسانی ئەمریکا بۆ نشتیوان بۆ ببوورە بۆ مەسرور بارزانی ئەڵێن کە ئەم بڕیارانەی دادگای فیدرالی ینی بڕیاری باش نییە ئاشتی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان کاڵەکاتەوە یان نایهێڵێ و مەسرور بارزانی داواشی کردووە کە دەبێت مافی پێکاتەکان پارێزراو بێت. پێ دوایە لە دوای ئەم داواکاریانە لە ناوەندی بڕیاری جیانەوە لە ئەمریکاوە کە مەسرور بارزانی داوای کردووە شتێک بگۆڕێ. من باوەڕم بەوەیە بەڵێ بڕیارێکی زۆر غەلەت درا بەخۆشیان احتیمالی هەیە و زۆریش حەسەب ئەو معلوماتی ئێمە هەیتمان باوەڕ بەوە دەکەن کە بڕیارێکی غەلەتیان داوە. بەڵام لەگەر ئەو چاوپێکەوتنانەی جەنابی سەرۆکی حکوومەت بەڕاستی هەنگاوێکی زۆر گرنگ بوو کە لە شوێنێک وەکو ئەمریکا لەگەر ئەو دام و دەستگا و ئەو شخصە بەرزانە کە ئەو چاوپێکەوتنی کردێەوە مەسلەی ئەو پێکاتەی کە لەوێن دەرباسکردنی ئەوە خۆی لە خۆیدا ئێمە بە نرس دەینرخێنین و جێگای دەستخۆشی و شانازیە. بەڵێ احتیمالی هەیە لە ناو پاش ئەو هەنگاوە بگۆڕێ چونکو بڕیارێکی زۆر غەلەت بوو. دادگای فیدرالی عێراق بەرزترین محکەمەیە بەرزترین دادگایە لە عێراق قەرارێک کە دەیدا دەبێ ڕەچاوی زۆر تشت بکاتەوە خاستن لە مەوزوعێکی وا گرنگ کە مەسلەی پێکاتەیە کە مەسلەی بەشداریکردنی نەتەوەیە دینە ئەدیانە لە پرۆسەی دیموکراسیدا. ئێتو چۆن دەتوانی دوو ملت دوو نەتەوە ئاین مەحروم بکەی لە ئەوەی کە نەتوانن بگەنە ناو پەرلەمانی کوردستان و نوێنەرایەتی خۆیان بکەن. بەڵێ احتیمالی هەیە لە یاسا لە سیستەم کەم و کوڕیمان هەبێ زۆر ئاساییە ملاحەزە هەبێتن لەسەر هەندێک پەرلەمانتار و لەسەر ئەدای هەندێک پەرلەمانتاران ئەوە زۆر ئاساییە دەتوانێت ئەوە بە یاسا لەو جێی کە نەواقس هەیە ئەوان بگۆڕدرێ و ڕاست بکرێتەوە و نوێنەری حەقیقی ئەگەر ئەوان کە دەیلێن مایوسەمما بە نوێنەری حەقیقی ئەو کاتی دەتوانین بە ڕێگای ڕاست دیسان نوێنەرایەتی خۆی بکاتەوە. بۆیە دادگای فیدرالی عێراق دەبایە ڕەچاوی کۆمەلگای تورکمان و برا مەسیحیەکان بکە کەلتوریان بکە دانیشتوانیان بکە جۆغرافیایان بکە ڕەچاوی ئەو هەموو گیر و گرفتانەی ئێرە بکە ڕەچاوی پێکەوەژیان و پەیوەندی بکاتن ئەوجا ئەو قەرارێکدا. بەڵە زۆر بەڕێزیمداد سەباح سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ ماوەی سوپاس بەڕێستان کاگیمدا. زۆر سوپاس.